بەڕێزان بەریتانیا سەرماسۆڵەیەکی زۆر ڕووی تێکردووە بۆ خۆشتانە بینن بەفرباریەوە و بەفر و سەرماسۆڵەیەکی زۆر زۆرە. ماشاکن هەمان کاتە لە وڵاتەکانی بەریتانیا بەو بەفرە مەڕووماڵات بەدەروێت ڕوا بکەن بەفر لەسەر شتی، یعنی شتێکی سەر سوورهێنەرە بەڕاستی. بۆ خۆتانە بینن چەند جوانن، تەنانەت بەفر لەسەر پشتیانە، لەسەر هەندێکیان بەفریان لەسەر پشتی. خۆتانە بینن هەمووی سەرماسۆڵەیەکی زۆر زۆرە و بەفرێکی زۆر دار و دەوەنی گرتوۆتەوە. خۆتانە بینن سەر ڕێگەکان کە چۆن بەفرێک باریوە، چۆن تا چاو کردیان بەفرێ. کەناڵی BK4 کەناڵێک بۆ سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا. BK4